قەڵای هەولێر وەک یەکەمین شوێنەواری مێژوویی لە باشووری کوردستان چووە لیستی کەلەپوری جیهانەوە. بەم پێش قەڵای هەولێر دەچێتە لیستی ئەو 1000 شوێنەواری جیهان کە ڕێکخراوی یونسکۆ وەک کەلەپوری جیهانی دانی پیاداناون. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی بە سەرکەوتنێکی دیکەی حکومڕانی کورد ناوبرد. بە پێی سەرچاوە مێژوویەکان زیاتر لە 6000 ساڵ لەمەوە پێش لەسەر قەڵای هەولێر خەڵک ژیاون. قەڵا یەکێکە لەو شوێنەوارە دەگمەنانەی دنیا کە تا ئێستا ژیانی تیادا بەردەوامە. قەڵای هەولێر وەک یەکەمین شوێنەواری مێژووی لە باشووری کوردستان چووە لیستی کەلەپوری جیهانی. ئێستا قەڵای هەولێر لە لیستی ئەو 1000 شوێنەواری جیهانە کە ڕێکخراوی یونسکۆ وەک کەلەپوری جیهانی دانی پێداناون. نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی بە سەرکەوتنێکی دیکەی حکومڕانی کوردی ناوبرد. قەڵای هەولێر ئەو شوێنەیە بە درێژایی زیاتر لە 6000 ساڵی تەمەنی ڕێگەکانی لە قۆڵایی مێژوودا داکوتاوە و دەیان شارستانی و دەستهەڵاتی جیاجیای ئیمپراتۆر و شاو سەرکردەکانی جیهان و ناوچەکەی بەڕێکردووە و لە هەموو چاخ و سەردەمێکدا هەمیشە بۆ پاراستنی هەولێر و خەڵکەکەی وەک قەڵغانێک بووە. ئێستا نزیکەی 100,000 شوێنەوار لە جیهان بوونیان هەیە، بەڵام یونسکۆ تەنها 1000 شوێنەواری لە لیستی شوێنەوارە کەلەپوریە جیهانیەکان داناوە. بەڕێوەبەری گشتی یونسکۆ لەنێو قەڵای هەولێر گوتی ئیدی هەموو مرۆڤایەتی مێژوویەکی هاوبەشیان لەم قەڵایە هەیە. ئێمە مەراسیمێک بۆ مێژووی مرۆڤایەتیە گێڕین بۆ ئەو کەسانی کە لە پێش ئێمەوە بوون و هەروەها دەشمانەوێت ئەم شوێنەوارە تایبەتە بپارێزین بۆ نەوەکانی داهاتوومان. پارێزگاری هەولێر کە زۆر خۆشحاڵ دەردەکەوت بەوەی قەڵای شارەکەی نازناوێکی جیهانی وەرگرتووە گوتی شانازی بەم شوێنە دێرینەی خۆمانەوەکەین. قەڵات و دەوروبەری دەتوانین بڵێن پاش تەواوبوونی بەرنامەکان و جوانکاریەکی تەواو و نۆژەنکردنەوەکانی دەبێتە یەک لە شوێنە جوانەکانی دنیا وەکو داونتاونێکی مێژووی شوێنەوار قەڵات و دەوروبەری دەگاتە ئەو ئاستەی کە هەممان بتوان وەکو پایتەختی هەرێمی کوردستان جێی شانازی و سەرنجڕاکێشی سەدان هەزار گەشتیار دەبی لە ئایندەیەکی نزیکدا. قەڵای هەولێر وەک سەرچاوە مێژوویەکان باسی دەکەن هەزاران ساڵە دروست کراوە، تا چەند ساڵ لەمەوبەریش خەڵک تێیدا دەژیا، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا دەیەوێت قەڵاکە ببێتە شوێنەوارێکی مێژووی و سەرنجی گەشتیارانی بیانی بۆ ڕابکێشێت. قەڵای هەولێر کە سەدان ساڵە هەولێریەکان و کوردیش شانازی بە مێژووەکەیەوە دەکەن، ئێستا هەنگاوێکی دیکەی بڕی. لەمە دووە خشت و خانووە کۆنەکانی قەڵای هەولێر جگە لە شوناسە کوردیەکەی شوناسێکی جیهانیشیان لەگەڵدا ئەبێت. سەنگەر عەبدوڕەحمان، ڕوودا و هەولێر.